منداڵانجا ئەو منداڵانەی کە لە حکومین لەگەڵ ئەو منداڵانەی کە لە باخچی ناحکومین جیاوازێکی زۆر هەیە هۆکاری ئەم جیاوازیە بۆچی دەگەڕێتەوانێت لە باخچە ناحکومیەکاندا ئەو بڕەپارەی کە دیاری دەکرێت هەندێک جار یاخود لە هەندێک باخچە بڕی پارەکە زۆرە ئایا ئەم بڕەپارەیە لەلایەن وەزارەتی پەروەردەوە دیاری دەکرێت یاخود لەلایەن بەڕێبەرایەتی باخچەکانی ناوچەکانی تر هەرێمی کوردستان لەسەر ئاستی ناوچەکان بەڕێبەرایەتیەکان دیاری دەکەن یاخودەوە تا باخچەکان خۆیان ئازادن لەوەی کە ئەو بڕەپارەیە دەستنیشانی دەکەن چۆنەوە بڕی پارەی خواردن بە شێوەیەکی گشتی لەسەر ڕێنماییەکانی وەرگرتنی منداڵان دەکەین بۆ باخچەکان بزانین نوێترین ڕێنمایەکان و دوایین ڕێنمایەکان چیە دەربارەی بابەتەکە. گفتوگۆ دەکەین لەگەڵ خاتو بەناس ئەحمەد کە بەڕێزیان سەرپەرشتیاری باخچەی منداڵانی ڕۆژهەڵاتن لە ئەستێمانی. خاتو بەناس بانیت باش. بەیانی تۆش باش. بەخێراتی سەرچاوان ئێوە چۆنە تەندروستیتان چۆنە؟ سپاس دەکەم ئەلحەمدولیلا باشین یاخوا باش. سپاس دەکەم دەستخۆشی و بەرنامە جوانت لێکم تەوەرەکەت بە تایبەتی هەر زۆر جوانە و پێویستێک کرد لەم کاتەیە کە گفتوگۆ بکرێت لەسەری. زۆر سپاس دەکەم بەخێراتی سەرچاوان بۆ هیوای کە بتوانین لە ڕێگەی ئەم بەرنامە و ئەم تەوەرەوانە هەندێک لەو پرسیارانەی کە هاوڵاتیانیانە دایکان و باوکان بتوانین پرسیارەکان وەڵامەکانیان بۆ وەربگرین. خاتو بەناس دوایین ڕێنمایەکان بۆ ئەم ساڵ و بۆ وەرگرتنی منداڵان لە باخچەی منداڵان چییە و لەگەڵ ئەوەشدا لە چواری شەشەوە ناوتۆمارکردن هەبوو هەتایەکی هەشت تەواو یەکی هەشت کۆتایی هاتو یاخود وادەکەی درێژ کراوەتەوە. بەڵێ بێگومان چنوورخان باخچەی منداڵانیش بەدەر نییە لە مەرج و پێوەرەکانی خۆی وەکو سەرجەم قوتابخانەکان بە خۆشحاڵیەوە وەزارەتی پەروەردە کە ئەم ساڵ ڕێنمایی دەرکردو چەند ڕێنماییەکێ لەوانە کە وەرگرتنی مناڵە لە باخچەی منداڵان لە دەرگای کردووەتەوە باخچەکان لە چواری شەشەوە بۆ یەکی هەشت بەڵام بە خۆشحاڵیەوە ماوەکەی درێژ کرایە بۆ 20 یانیەوە بۆ دەرفەتەیە بە و دایک و باوکانی کە لە دەروی وڵاتن ئەگەڕێنەوە یان هەندێک لە حاڵەتەکان هەیە دایک و باوک ئاگاداری ئەوە نەبووە نەیزانیوە یعنی دەرفەت بۆ ئەوانە ئەڕەخسێت کەەوە پەیوەندی بکەن و مناڵەکانیان وەربگیرێ. لە دوای ئەوەی کە دەستکرا بە دەوامکردنی یان بڵێ لە سیانزەینەوە کە دەسەکرێت بە دەوامکردن ئەکرێ هیچ مناڵێک وەربگیرێ لەو مناڵە تایبەتانی کە لە دەروی وڵات و بەیانێ بگەڕێنەوە. مەرج و پێوەرەکانێکە لەوانە بەپێی شوێنی جوغرافیە خاڵ یەکەم بەپێی منتیقی جوغرافیە بۆ نمونە ئێمە باخچەیەکمان هەیە ناوی هەڵاڵەیە لە ناو هەوارە بەرزایە گەڕێکی هەوارە بەرزە مناڵی هەوارە بەرزە و توی مەلیک و گۆیژە وەرەگرێ ئەمە بەپێی منتیقی جوغرافیەکەی خاڵی یەکەم ئەبێ ئەو مناڵانە وەرگێک کە دراوسێ خۆیەتی لە ناو نیشتەجێی منتیقەکەی خۆیەتی. خاڵی دووهەم لە ڕێنمایەکان ئەگەر هاتوو باخچەکە شوێنی تری هەبوو بۆ مناڵ وەرگرتن پێویستەکە بۆ گەشت ئەو مناڵانە کەیەن وەربگیرن تیر و پشکێکیان بۆ ئەنجام با بۆ ئەوی بە یەکسانی هەمویان و کویەک یعنی مافی کەس نەخورێت لە مناڵەکان. خاڵێکی تر ئەگەر ئیزدیحام یعنی سەقڵەتی زۆر بوو لەسەر ئەو خواستی لەسەر ئەو باخچەیە هەبوو بۆ وەرگرتنی مناڵ پێویستەکە بە هەمان شێوە تیر و پشک ئەنجامدا بۆ هەموو مناڵەکان 4 ساڵ بەجیا و 5 ساڵیش بەجیا تیر و پشکیان بۆ ئەکایتر هەچ کەسەی ئەو کاتە کەس مافی کەس ناخۆ بە حەقی خۆی وەرەگیرێ لەو باخچەیە. منداڵی 4 ساڵ و 5 ساڵ ئەم ساڵ وەرەگیرێ بۆ موالیدی تەمەنەکان 4 ساڵەکانی یەکی 2019 هەتا سیویەکی 2019 4 ساڵە و لە قۆناغی باخچەی منداڵانەیە بەڵێ ئەمە 4 ساڵە 5 ساڵەکانی یەکی 2018 بۆ سیویەکی 2018 لە قۆناغی دووەمی باخچەی مناڵانە وەرەگیرێ. سەرجەم ئەو باخچانەی کە دوودەوا من بە فەرمانێکی وەزیر بۆ ئەم ساڵ بەس بۆ ئەم ساڵ بۆ کاتیە سەغڵەتی مناڵیان زۆرە و پێویستە بکرێ بە یەکدەوام. ئەگەر هاتوو منداڵێکی 5 ساڵ مابوو حەقی خۆیەتی وەربگیرێ زیاتر ئەو لێدەن بە 5 ساڵەکان ئەتوانێت 4 ساڵ وەرنەگرێت ئەتوانێت ئەگەر مەسەلەن بەڵێ ئیزدیحامی زۆر لەسەر بوو ئەگینا 4 ساڵ گرنگە مناڵی 4 ساڵ بچێتە باخچەی مناڵان بە تایبەتی باخچەی مناڵان کە لە 1838 لەلایەن فریدریک فروێد لە ئەڵمانیا کرایەوە بۆ ئەو منداڵانە و ئەو دایکانی کەوا لە کارگەکانی معمەل و کانەبەردەکان ئیشیانە کرد یعنی دروستبوونی باخچەی مناڵان لەوەوە وەرگیرا کاتە ئەو دایکی کە موظەفە لە دەوامە ئیشێکی هەیە ئەو مناڵی بێتێکی ئەگەر 4 ساڵە زەمبی چییە؟ ڕاستە خاتو بەناس هەر لەسەر ئەو بابەتی کاماشت پێدا زۆر جار لەناو هاوڵاتیانە ئەو قسەیە ئەکرێڵێ ئەگەر بێت و دایکەکە مۆزەف یا بڵێ فەرمانبەری حکومی نەبێ ئەوە ناتوانێت لە باخچێکی حکومیان مناڵەکەی وەربگیرێ ئەمە دروستە یاخود خۆی لە ڕێگە دایکەکە دەوامیشی نەبێ وەرەگیرێ کەسێتی مناڵ ئێمە کاڵین 4 ساڵ پێویستی پێێتی چونکە 4 ساڵ و 5 ساڵ کەسێتی ئەو مناڵە دروستە بێت لە 5 ساڵیە سابتە بێ کەسێتی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ژیری و جەستەیەوە کە دروست بوو
کاریگەری ئەبێ لەسەر قۆناغەکانی تریدا هاتو، یعنی لە پێ ساڵێت تۆ کەسێتی ئەو مناڵە ئەکاتە کەسێتی مناڵ پێویستی بەلانی کۆمەڵایەتیە لانی ژیریەکەی کە ئەو وانانە ئەخوێنێ لە ناو باخچەی مناڵانە کۆمەڵی پرۆگرام هەیە ئەو مناڵە ئەخوێنێ، لایانی جەستەیەکەی وەرزشە، لایانی هونەریەکەی مۆسیقایە، هونەرە شانۆیە، تۆ ئەمانە مناڵ فێرەکەی پێویستی پێیەتی کاریگەریە بێ دواتر لە قۆناغەکانی تریدا هاتووە ئەی مناڵێک زەمبی چییە کا دایکی ژنی ماڵەوە بێ لەگەڵ دایکێکا کە مۆزەف بێ مناڵ هەر مناڵە ینی مافی خۆیانە وەربگیرێ. بەڵام ئەمە هیچ بڕیارێکی وەزاری نییە. نەخێر بڕیارەکە ئەوەی ئەڵێ ئەتوانێ ینی توانای هەیە ئەگەر ئەو باخچەیە زیاد لە ڕادەی خۆی مناڵ ینی مناڵ بیانەوێ وەری بگرن ئەفزەلێ دێن بە 5 ساڵەکان نەک 4 ساڵەکان. کەواتە مناڵی 4 ساڵیش ئەبێ داخل کرێت لە باخچەی مناڵن و مناڵی 5 ساڵیش بە هەمان شێوە. ئەگەر مناڵێک لە 4 ساڵیان نەچێت و یەکسەر ڕاستەوخۆ لە 5 ساڵیا بچێت هیچ گرفتێکی بۆ دروست نابێ وەرەگیرێت. نەخێر گرفت نابێ وەرەگیرێت و زۆر احتیاجیشە بۆیە ئەڵێن 5 ساڵەکان لەبەروی مافی ئەفۆتێ بۆ ساڵێکی تر 4 ساڵەکان ساڵێکی تر ئەتوانێت یعنی وەربگیرێ و شانسی ئەوەی ئەبێ کە وەربگیرێ، بەڵام 5 ساڵێک لە ماڵەوە بێت و یەکسەر بچێتە قوتابخانە گوناحە یعنی 4 ساڵێک دانیشە لە ئەگەر منداڵێک نەچێتە ڕەوزە یا بڵێ نەچێتە باخچە نە 4 ساڵ و نە 5 ساڵی ڕاستەوخۆ بچێتە خوێندنگە هیچ گرفتێکی بۆ دروست نابێت. گرفتێکی بۆ دروست زۆر جار قسەیە دەکرێت ئەبێت منداڵەکە لە باخچەوە بێت ینی وا باشترە، بەڵام ئایا وا باشترەکە بڕیاری وەزاری نییە. دروستە؟ نەخێر هیچ بڕیارێکی لەسەر نییە لەبەرەوەی باخچە ئیلزامی نییە بۆ خۆی تازە ینی سیستم خراوەتە ناو سیستمەوە و پرۆگرام و بەرنامەی بۆ دانراوە، بەڵام ئێمە کە سەیری باخچەی مناڵانەکەین بە عام لە بەڕێوەبەری قوتابخانەکان بپرسە ئەو منداڵێکە لە باخچەوە پەیوەندی کردو بە قوتابخانەکەەوە جیاوازی چێ لەگەڵ ئەو منداڵانەی کە لە ماڵەوە ئەچن. ئێمە کە منداڵێتە ناو باخچە بۆ لای ئێمە یان بڵێن بۆ لای مامۆستاکان بۆ لای دادەکان 4 ساڵە ئەو مناڵە لە باوشی دایکایەتی کەسی نەدیۆلانی هەر دایک و باوکی زۆر جاریژێ دایک و باوکیشی نابینێ، یعنی لای نەنێک لای باپیرە یان ئەو مناڵانە ناڵم کە چونەتە حەزانە و لە حەزانەدایان ئەنە لە دایانگەکانیش ڕۆڵی دەبێت لە بەڵێ ڕۆڵی بەڵێ لایانی کۆمەڵایەتەکەی زۆر مەڵاتێکە لە بێ لاینی دەرونیەکەی تۆ مناڵێ لە ماڵەوە داینێر خەڵکی ئایپاد پێوەستی دایکی نابێت. زۆر جار کە منداڵەگەر ڕاستەوخۆکە دەیبێتە باخچە زۆر هۆگری دایکێتی ڕەنگە هەفتەیە یەکەمی ئەبێت دایکەکە بە دیاریەوە بێت. بەڵێ بێگومان تۆ ئەو مناڵە لە باوشی دایکیاتی 4 ساڵ لە پڕێکایخێتە ناو کۆمەڵێک کەسەوە کە نامۆیە و نەیبینیوە طبعا جاریوا هەیە ئەو مناڵە ئەگری جاریواشە ناگری زۆر ئاتیادێ، بەڵام ئەو مناڵانی ئەگرین وردەکار لەسەر ئەوکرێک کە ڕابێت، یعنی بێ ئەو مامۆستای کەوانی پێ ئەڵێتەوانی ئەو دادێکە دەرسی پێڵێتەوە ئەمە نەخۆشەویستی هەبێ یەکەم بۆ پیشەکەی دووهەم بۆ مناڵ بۆی بتوانێت لەگەڵ ئەم مناڵەیە ڕابێ قسێکی کورداری ئەڵێ مناڵکی ڕووی باتی ئەوەی ئەوێ ئیتر دایکێتی مامۆستاکەیەتی هەچ کەسێکە تۆ ئەبێ لە باخچەی مناڵانە مامۆستا وا ڕابهێنرێ کە خۆشەویستی بۆ مناڵ هەبێ خەست و کەوت و توانای جوڵەی هەبێ لەگەڵ مناڵەکەیە لە ڕووی جلوبەرگێ و لە ڕووی کەسێتیە و لە ڕووی زمانی و لە ڕووی زانستیەوە، چونکە باخچەی منداڵان کۆمەڵی پرۆگرام و بەرنامەی تایبەت بەخۆی هەیە. یەکێ لەو بەرنامانە لە وانانی کە ئەخوێنێت زمانی ئینگلیزیە، زمانەکان ئینگلیزیە کوردیە ئەخوێنرێت، وانەی بیرکاری ئەخوێنرێت، کۆمەڵایەتی ئەخوێنرێت، ئاین ئەخوێنرێت، چیرۆک ئەخوێنێ گفتوگۆی سەربەز بۆ ئەوی مناڵەکە فێری گفتوگۆ بکاتە کۆمەڵێ وانە و پرۆگرامی تۆکمە کە لەلایەن وەزارەتی پەروەردە و داڕێژراوە لە ناو باخچەی منداڵانە ئەخوێنێ بەڵێ وتمان ئیلزامینە، بەڵام کۆمەڵی معریفە فێرە بێ ئەو مناڵە جگەل لەوانە لایەنی کۆمەڵایەتێکی کەتەوە بێ تێکەڵە بێ خات و بەناس بۆ حکومی لەگەڵ ناحکومیەکاندا چ جیاوازیەکی هەیە. زۆر جار هەندێک لە باخچە ناحکومیەکان پرۆگرامێکی تایبەت بە خۆیان هەیە ئینگلیزیە، ئەم پرۆگرامە ئازادن لەوەی کە خۆیان چه پرۆگرامێک هەڵە بژێن و کاری لەسەرەکانی یاخود ئەوە تا وەزارەت بڕیاری لەسەرا دەبێت ئەو پرۆگرامە پەیڕۆکرێ. بەڵێ بێگومان ئێمە باخچە ناحکومیەکان 3 جۆرمان هەیە. باخچەمان هەیە نێودەوڵەتیە کە بڵێن سەر بە پرۆگرامەکەی سەر بە وڵاتێکی دەرەوە یا ئەمریکای یان بەریتانیایە یان تورکیایە کۆمەڵی پرۆگرامی تایبەت بە خۆیان هەیە. شێواز و مەسن کوالیتی ئەو باخچەیە لەسەر ئەو پرۆگرامی کە ئێڵێ بە مناڵانە یان ئەو بینایکە هەیەی شێوی بیناکەی گەورە بێ ئەو کات وەزارەتی پەروەردە بڕەپارێکی بۆ دیاری ئەکرێت و پرۆگرامەکەی خۆی مۆڵەتی ئاەتێ و جێبەجێ بکە. بۆ نمونە هەر بە ئینگلیزی لەوانێ زمانی ئینگلیزی زیاتر بەخوات بێت لەو ڕۆزەیە دایک و باوک حەزەکان مناڵەکەی فێری ئینگلیزی بێت و ئەیباتە ئەو باخچەیە. هەندێکمان هەیە لۆکاڵن یعنی زمانی ئینگلیزیەکە ئەخوێنن لەگەڵ ئەوەشا پرۆگرامەکانی خۆشمان ئەخوێنن پرۆگرامی وەزارەتی پەروەردە. ئەمانە بە هەمان شێوە
دیسان باخچانە پرۆگرامی تایبەتی خۆیان هەیەی وەزارەتە کە هەروەکو هی ئێمە وایە بەڵام زمانێکی زیای ئەخوێنە زمانی عەرەبیە یان زمانی ئینگلیزیە یان زمانێکی تر ئەهێنێ ئەیخوێنێ یان فەڕەنسیە ئەیهێنێت بە ڕەزامەندی وەزارەتی پەروەردەیە لەسەر وەرەگی دێت و ئەو بڕەپارێ بە هەمان شێوە لەگەڵ کوالیتیەکەیە بۆی دەستنیشانەکرێت. ئەم ڕێکاری و ڕێنمایانەی کە ئاماژەت پێدا بۆ کۆمەڵگەی پەروەردەیەکانیش هەر بە هەمان شێوەیە؟ کۆمەڵگە پەروەردەکانیش بە هەمان شێوکە و سەر بە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەن یعنی بڵێن لەلایەن ئێمە وەکو یەکی سەرپەرشتیکردن سەرپەرشتی ناکرێت ڕەبتی هەیە بە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەوە هەمان پرۆگرامی لۆکاڵی باخچەکانی تریانەی حکوومیەکانیان هەیە. بەڵێ باشە. خاتو بەناز لە بابەتی تەمەنەکەیە هەندێک جار ئەم گرفتە دروست ئەبێ ساڵانە ڕەنگە هەندێ مناڵ هەبێ ئێستا ئاماژت پێدا کە 2010 و 2009 وەرەگیرێ 2009ەکان 4 ساڵ و وانی تریش 5 ساڵن. هەندێک جار منداڵەکە بە 3 ڕۆژ بە 2 ڕۆژ بە 3-4 ڕۆژێک ناگاتە ئەو تەمەنەی کە بتوانێت شمولیۆ بکە بچێتە باخچە. دایک و باوکەکان جار پەنابەنە بەر ئەوەی کە ناسنامەکەی دەستکاری ئەکرێت. ئەمە ئەم گرفتە چارەسەر کراوە یاخود ئەمە سیستەمێکە و دەبێت جێبەجێ بکرێوەکو خۆی. وڵی چنوورخان ئەمە سیستمی پەروەردەیە پەروەردەی پێڵێن مناڵ کە داغڵەکرێ تۆ مەسەلەن نسخەی کارتی هینەکەی یان تەسکەرە یان نسخەیە لە جنسەکەی باوکی ئەبێت و داخلەکە لەگەڵ 12 ڕسمە بۆ نمونە ئیتر خۆی ئۆتۆماتیکی بە سیستەم مەڕوا لە پەروەردەوە داخڵەکرێ یعنی ئەمە نییە بڵێ من وەکو جاران مدیرەکە بتوانێت وەریگرێ ڕۆژێ دوو ڕۆژ سیستمێکی بۆ دانراوە مناڵ بڵێن 2010 و 2009 لەوە زیاتر نابێت کەمتر بێ یان زیاتر بێ ئەگەر زیاتر بێ لە قوتابخانەیە پەیوەندی هەیە سیستمەکە داخلەکە لە قوتابخانە کەمتر بێ بە داهەنگاکان کە ئایدی کاروباری کۆمەڵایەتیە سەر بە وەزارەتێکی جیاوازە جا تۆ بۆ من مناڵێک کە کاروباری کۆمەڵایەتی ئەو حەزانە جوانی بۆ کردومەتە هەندێک داهنگاکان هەیە هەر بەڕاستی بەرنمەیان زۆر جوانە یعنی نزیکە لە باخچەکانەوانێ هەندێک بەرنامەی جوانیان هەیەلانی کۆمەڵایەتیەکەی زانستەکە هەندێشتیان فێرەکەن پیتەکانیان فێرەکەن بیدات قەچێکە بای باتە داهنگاکە ئیتر بۆ ئەم تەسکەرە تەزویر یعنی چپە لە پەلێکێتی لە مناڵەکانی خۆی پێ بگات لایانی ژیری منداڵەکەش ئامادەی ئەوەن تیانە بێ کە بچێتە باخچە هەندێک ئەو پەیڕۆ پرۆگرامانە تەحمولی نەگەیشتووە تەواو پێ نەگەیشتووە لەبەرۆک بە کاتی خۆی تێپەڕ بێ و تەواویکە ئەو کاتە پەیوەندی با بە باخچەوە بکات ئەوە سیستەم و ئەگەر لە حاڵەتێکە ئەو تەزویری کە باس دەکرد یان دەستکاریکردنی ناسنامەکە پی بزانرێت چی ڕۆیە نابێت ئەو کاتە بەڕۆبەرەکە سزادرێت بەڕۆبەرەکە ئەگە ئیش پێی نەزانی بێ پێزانێ بەڵێ سیستمە ئیترەوە هەمووی ڕەتی بە پەروەردە هەمووی بە کۆمپیوتەر داخڵ داتاکان هەمووی داخڵەکات ئێستا 4 ساڵێک کە ئێمە داخڵمان کردووە پەر لە باخچەی مناڵانە ئۆتۆماتیک خۆی سیستەمەکەی خاتە 5 ساڵ لە پەروەردە یعنی هیچ پەیوەندی بە بەڕێوەبەرەکەشەوە بە باخچەکەشەوە نیە سەر بە بەڕێوەبەراتی پەروەردەیە. باشە ئەگە بینە سەر بابەتی ئەو بڕەپارەی کە دەستنیشانەکرێ بۆ باخچەکان ئەلبەت لە باخچە حکومەکانە پێم وابێت هیچ بڕەپارەی وەرناگیرێت تەنها پارێکی ڕەمزی بۆ ئەو مامەڵەی کاگرێت و لەگەڵ پارەی خواردن وەرەگیرێت دروستە بەڵام لە باخچە ناحکومیەکانە هەر باخچێ و نرخێکی داناوە ئەم بڕەپارەیە لەسەر چ بنەمایەک دیارێکرێ ئەو بڕەپارەیە بۆ حکومیەکان بۆ باخچە بڵێن یەکدەوامیەکان هەمانە لە سعات 8ەوە دەوامەکە تا سعات 1 یعنی 8 بۆ 1 مناڵەکەی بێ لە باخچەیە بێت دایک و باوک تقریبا هەری یعنی بڕێک پارە 10,000 دانراوە ئیترەمە لەلایەن وەزارەتی پەروەردەوە دانراوە بۆ چیە تا سعات 1 حکومیەکان بەڵێ تا سعات 1 لە 8 بۆ 1 و مانگانە 10,000 دایک و باوک ئەیدا بۆچی بۆ خواردنی مناڵەکەیەتی ینی بۆ هیچ شتێکی تر نیە تەنها بۆ خواردنی مناڵەکەیەتی بۆ خاتو بەناس بچێتە سعات 2 یان 2:30 پێشتر ڕێنمایەکی وا دەرچوو بەڵام پێشتری دەرچوو هەر لەما بەڵام ڕێنمایەکان پێداچوونەوەی بۆ کراوە ئێستا ئەوە سابت بووە لە 8ەوە بۆ 1 باخچی درێژخایەنیشمان هەیە لە 8ەوە بۆ 2:30 ینی مناڵەکە تا 2:30 ئەمێنێتە ئەو مانگانە بەڵێ حکومیە بڕی 20,000 وەرەگیرێت لە دایک و باوکەکە بە هەمان شێوە لەبەرەوەی 2 وەج بە خواردن و ژەمێ میوە یان شیرینیە گەخوا ئەو مناڵە 20,000 بۆ وەرەگرن ئیتر ئەمە دیاریکراوە و ناتوانێت بە هیچ جۆرێک پارەی زیادە وەربگرێت. ئەو باخچانەی کە سەعاتەکەی درێژترە لۆدێکی زۆریان لەسرە داواکارێکی زۆریان لەسرە لەبەری کە دایک و باوکیان مۆزەفە دایکەکە لە کۆمپانیای سەعات پێ دوای ئەوەژەی بەنە شوێنی ترەی بن مەسەلەن
دانگای ئەهلی هەیە هینی ئەهلیە تا سعا 5 مۆڵەتی وەرگرتو ناچارە بێ ئەی چی بکات یعنی دایک و باوک هەیە دایک هەیە دکتۆرەیە ئایادەی هەیە دوای نیوەڕۆن ئەی ئەو مناڵ لای کێدانێ بەخواانە نەنکیشتە حمولەکە و خۆنای بێتە لای دراوسێش و لەبەرەوە ئەو شوێنانە زۆر باش یعنی ئێمە سپاسیان نەکەین کە ئەو شوێنانیان کردوێتەوە بەشی تایبەتەکان بۆ ئەوەی خزمەتی مناڵی کورد بکات هەنێ جارە قسەیە شەکرێڵێن باخچەی حکومیەکان زیاتر بۆ مناڵی مامۆستاکانە بێ لەبەرەوەی کە مامۆستا دووداوامیان هەیە بەیانی ڕات و 12 ڕاتەوە بۆ ماڵەوە ئیتر کێشەی ئەوەی نابێت کە مناڵەکە بگەڕێتەوە وەرگرتن و دیاریکردنی بڕی پارە لە باخچە ناحکومیەکان ئەمەیان چۆن دیاریکرێت ناڵم بەپێی کوالیتی و پرۆگرامی ئەو باخچەیە ئەگەر کوالیتیەکەی یعنی بڵێن نێودوڵەتی بێ طبعا ئەمە ئەرکی هەیە تۆ پرۆگرامەگە هێنی لە دەروی وڵات و ئەیکڕیت بە پۆڵەکە واز لێبینین ئەمانی لۆکاڵەکانی تر خۆیان بەپێی مۆڵەتەکەیان بڕیە ینی موافقە لە وەزارەتی پەروەردە وەرەگرێ وەزارەتی پەروەردە موافقەیاناتێ ئەو فۆرمە پڕەکەنەوە سەیری مۆڵەتەکەیانەکە یا سەیری بیناکەیانەکە لیژنەیەکە لە وەزارەتە بەڵێ سەردانیانەکرێت بەڵێ کەس ناتوانێت لە خۆیەوە وەریگرێ ئیتر ئەو بڕەپارێکە وەرگیرە بۆیان نییە پارەی زیادە وەربگرێت ئەمە بۆ دەستنیشان کراوە بۆ باخچەکان کە ئەو بڕەپاری وەرەگیرێت ئەکرێ مانگانە بێ ئەکرێ بە یەک جاوەری بگیرێ ئەکرێ بە 2 قیست و 3 قیست بێ خۆی کاتێککە فۆرمەکە پڕکاتەوە باخچە ناحکومیەکە لە وەزارەت بڵێن فۆرمی ئیجازە و مۆڵەتەکەی کە وەریەگرێ ئەو کا دەتوانێت یەکێ لە بڵێن خاڵە لایەنە ئیجابیەکانی بڵێ من لەوانەیە پشکەکە بە 6 مانگ یعنی مانگانە بە قیز بێ بۆ دایک و باوکەکە و هاکارێکە بۆ دایک و باوک ینی ئەو کاتە ئەو شێوە و هینی ئیجازەکەی ئاوا ئەدەنێ پێی ئەدەن هەندێکیان ئەڵێ 2 پشک پێش نیوەی ساڵ پێش وەرزی یەکەم بە پشکێک و دوای وەرزی ینی پێش دەستپێکی وەرزی دووەم پشکێکی خۆی خاوەنی باخچەکە موافقە لە وەزارەتی پەروەردەوەرەوەن بەڵێ دەستکراون بە پێی کوالیتی باخچەکەیە لیژنەکە بڵێن هاوکاریانە بێت سەیریەکە بزانێ ئایا ئەم کوالیتی ئەم باخچەی ئاوا ئایا پرۆگرامەکەی باشە ئەوە نەئەهێنێ کە تۆ ئەم بڕەپارەی بۆ وەرگری ئەنی ناڵم بەپی کوالیتی باخچەکەی کە کراوەتەوە ماوەی دەوامکردنی ساڵەکە چەندێکە لە کێوە دەست پێکات پێما بێت لە سیانزەینەوە دەستپێکات بۆ حکومیەکان بەڵێ تا کۆتایی ئیمتیحاناتی پۆلی 1 و 2 3 بڵێن سەرەتایی واتە بەکۆی گشتی 25 بڵێ ئەی بۆ ناحکومیەکان ناحکومیەکان بە هەمان شێوێ بەڵام ئەوان درێژکراوی پرۆگرامیان هێلانێ خول بکەنەوە لە دوای 25ەوە خۆیان ئامادە ئەکەن خولەکەنەوە خولی هاوینە مۆڵەتی بۆ وەرەگرن و ئەو کاتە مناڵەکەی بە هەمان شێوە پرۆگرامێکی زیاتر یا مەلەوانی یا گەشتی لەگەڵایە یا پرۆگرامێکی زمانێکی تر ئەیهێنێت ئەم باخچە ئێڵێ بە مناڵەکان دایک و باوکیش سوودی لێ ئەبینێتەوە هەندێک جار ئێستا لە ماوەی ڕابردووە هەندێک زانیاریم هەبوو لەسەر باخچە ناحکومیەکان هەندێک باخچە دەڵێت من لە یەکی نۆوە دەسەکەم بە دەوامی ئاسایی خۆمان هەتا 1.7 هەندێکی تریان دەڵێن لە 15ەوە بۆ 15 ئەمە خۆیان دیاریەکەن نەخێرمە هینی وەزارەتی پەروەردەی ڕێنمایی وەزارەتی پەروەردە لە باخچێ بە باخچێکی ترێگۆڕێ هەر بەبی کوالیتەکەی کە باست کرد ناڵێم ئەمە خۆی لەوانەیە خول بکاتەوانێ بێ لە خولەکان زیاتر هاوینێ دەوامیش هەر وەکو دەوامی وەکو هینەکانە بڵێن حکومیەکانە هەمووی بە یەک دیارە هەم حکومی و هەم ناحکومی لە سیانزەینەوە بۆ 25 واتە ئەکرێت زیاتر بێت نابێت کەمتر بێت بەڵێ نابێت کەم بکرێتەوە پێشتر کە مۆڵەتەکەی بۆ وەرگێ لە مانگی حوتە خۆی مەرج پێوەری خۆی هەیە دایانێ من ئەوەنە بۆ ئەوەنەیتر وەزارەت موافقەتەکە لە کێوە بۆکەی دەوامکە وەکو بڵێن حکومیەکان دواتر چیت هەیە خولەکەمەوانێ ئیتر پێش ئەوە جاری وایە خولەکاتەوە لە مانگی حوتایی کاتەوە لە مانگی شەشایی کاتەوە یان بە درێژایی هاوینەکە ئەو خولی بەردەوامە بێ ئەو کارێکی باشەکە هەندێک جاریش لە ناحکومیەکانە ماوەی درێژتریشیان هەیە بەڵام لە بەرامبەردا بڕەپارێ گۆرەگرن بەپێی سەعاتەکان کە مناڵ زیاتر بەڵێ ینی ئەوەش دەستکراوی ئەدراوەتە دەست خاوەن باخچەکان کە خۆیان ئەو بڕیارادن خۆی بێ موافقی پەروەردەی لەسەر وەربگیرێ بەڕێوەبەری گشتی پەروەردەی لەسەر وەربگیرێ یان هیچ کەسی ناتوانێت بڕۆپارەیەک 1 دیناری زیا وەربگیرێ لە حکومی و لە ناحکومی غێری ئەو موافقەتەی کە وەریگرتووە لە وەزارەتی پەروەردەوە باشە کاتێک کە باس لە باخچە حکومیەکانەکرێ هەندێک جار تێڕوانینێک وایە لە لای دایکان و باوکان کە بڵێن ئاستێکی زۆر باشی نییە یاکو منداڵەکانمان فێر ناکەن یان ئەو پەیڕۆ پرۆگرامی کە لە باخچەکانی حکومیە پێڕەوەکرێ
زیاتر بابەتەکان ڕەنگە تەرفیهی بێ وێنە کێشان و یاریکردن و ئەو بابەتانە بێ. ئاستی باخچە حکومیەکانمان چۆنێمە لە کوردستان؟ من وا بە پێچوانەوەی بینم باخچە حکومیەکان لەبەر ئەوی سەردانی سەرپەرشتیاران و لیژنەی قایمخانیەت زۆربەی بەڵێن بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەری پەروەردەکان زۆر سەردانی باخچە حکومیەکان ئەکەین. یعنی من هەشت باخچەی حکومیم لایە هەموو هەفتێ بە بەردەوامی سەردانیان ئەەکەم. یعنی لە دەرگای حوشەکەەوە هەتا دوو لە ڕووی تا توالێتەکان WC بزانم بەلوعکە نزمە بزان بۆ خاوەن پێداویستی تایبەت ئامادەکرا بزانین پاکە سابوونی لێ ئەنج دواترەچمە ژوورەکانەوەی لە مامۆستاگرم دانیشم نی سعدوێ لە مامۆستاگرم بزانم چیان پێڵەمە هەمان پرۆگرام و بەرنمەیە لە وەزارەتی پەروەردەکە بۆ حکومیەکان دانراوە بۆ ناحکومیەکانیش دانراوە. هیچ جیاوازێکی نییە پێم وتی زانست و بیرکاری کوردی و ئەمانە. بەڵام یەکشت هەیە لە باخچە ناحکومیەکانە زیاتر لە ڕێگەی نووسینەوە مناڵ فێرەکرێ بۆ لەبەرەوەی تەڵەبی دایک و باوکی لەسەرە. یعنی ئێستا من مناڵەکەم 4 ساڵە خۆخامە فێری وشەیە بێ بینوسێ. یعنی پەلەپەل من نازانم دایک و باوک ئەم پەلەپلەی چیە لە مناڵەکانی فێری زمانێکی بێ یان نووسین ئەروەڵا فێری ڕسم بە لێ گەڕێ ئەو مناڵە بە پێی توانای خۆی کە جەستەی پێگەی کە عەقڵی پێگەی ئەو کاتە خۆی ئەتوانێت. تۆ ئەو مناڵە هەتاو کۆچێتە جامعە هەر شت ئەنووسێ هەر فێرە بدوایەوە لە باخچە حکومیەکانە زیاتر فێرە بێ بەڵام لە ڕێگەی یاریکردنەوە. تۆنی سەعات دەرسی پێڵی حیسەمان هەیە 28 بەشەوانە دیاری کراوە بۆ مامۆستایە لە باخچەی منداڵانە 28 بەشەوانە یعنی هەفتەیەکە کەمەیان زۆرە. ئەگەر هەر هیچی پێنەڵێ چی پێ ئەڵێ خۆ 28 دوشەی پێش فێرەکات وەنیە لە کۆتایی ساڵەکەیە. ئەوە پێڕەوە نەکرێت سزاکان چێ بێت بۆ نابێت چۆنە بێ ئێمە سەردانێکی سەرپەرشتی ئەگەر مامۆستا هەڵسەنگاندن هەیە بۆ باخچەکە لیژنە هەیە لیژنی کوالیتی هەیە بەڵێ لیژنە هەیە هەڵسەنگاندن بۆ ئەم باخچەیە کە سێ سەرپەرشتیاری ترن لە پەروەردەیەکەوە یان لە پسپۆرێکی ترەوە یان هەڵسەنگاندن بۆ ئەم باخچانە ئەکەن کە لای من بووە ئەم ساڵ بۆ نمونە من سەرپەرشتیم کرد من وەکو هاوڕێی ڕەخنەگیری ئەم باخچانە دایمەن کۆبوونەوەیان لەگەڵاکەم سەردانی مامۆستا ئەکەم ئەچم زان مامۆستاکە چی ئەڵێتەوە چۆن ئێڵێت دوایەوە هەندێک مامۆستا هەیە توانێت دەرزوتنەوەی نیە ئێمە ئەتوانین قسەی لەگەڵکەین بڵێن یاخۆت نەقڵکەرەوە ناو دیوانی یان ئەبێ راپۆرتێکی پزیشکی بێنی بچیتە شوێنێکەوە توانات هەبێ پێشتریش هەر لە باخچەی مناڵانە ئەگەر یەکێ لەگەڵ ڕێزمانی زمانێکی بیانی هەبوایە زۆرتر لەناو باخچەکانە دان نەئەنرا بۆچی بۆ ئەوی ئەو مناڵە فێری زمانی دایک بێت. تۆ مناڵ کە زمانی پێ بێ فێری زمانی دایک بێت و ئەچیتە هەر وڵاتێک گەورەش بینە چینە هەر وڵات ئەبێ یەکەم شتێمە زمانی ئەو وڵاتە بخوێنین کە زمانی دایکە. ئێمە لە باخچەی مناڵانە کە دروستبوونی کەسێتیەتی بۆچی مناڵ فێری زمانەکەی خۆمانەکەی زمانی باخچە حکومیە هەیە بێگومان بەڵێ ئەوانی کە دەرچوی باخچەی مناڵانن بەڵێ هەمویان لە باخچەی مناڵانەکانە دانراون و هەمویان دەورێکی و ڕۆڵێکی زۆر باشی ئەوانەی کە ساڵانێکە لە نێو باخچەکانە وانە دەڵێنەوە هیچ خولێکیان بۆ دەکرێتەوانێ بۆ باشتر شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ منداڵانە هەڵبەت کە دەرچوی بەشی باخچەبی 4 ساڵ تۆ ئەو بابەت و زانست ئەکادیمی و زانستی وەرەگرتووە بەڵێ بۆ ئەوانیشی بە هەمان شێوە چەندین خولمان کردوتەوە ساڵانە من خۆم خولیان بۆ کەمە سەرپەرشتیارانی هاوڕێمان لەلایەن پەروەردەوە خولیان بۆ ئەکرێتەوانێ پسپۆری تایبەتیان خولیان بۆ ئەکاتەوە تەبعەوانیش هەمویان ئەزمونیان پێیا کردووە. هەمووی مامۆستای باخچەی منداڵان باوەڕکە یعنی تەحملێکیان هەیە لەگەڵ مناڵەکانە وا گفتوگۆ گۆکەن لە ڕێگەی یاریەوە تێکەڵاییان لەگەڵ دایک و باوکەکانە هەیە زۆر یعنی مناڵەکان زۆر دڵخۆشن لەگەڵیانە فێری زۆر شت بوون بەڵام مناڵ ئەبێ بتوانێت ینی بزانی فێری چی بووە تۆ هەر شەر خوێن و نووسینەکە نیە بەڵێ خوێنەوە کە مناڵ دەرچوو لە باخچە ئەتوانێ بنووسێ بەڵێ لەبەرەوەی ئێمە من هەجمان هەیە بەڵام لایەنی دەرونیەکە کۆمەڵایەتێکە بێگومان هەردوو باخچەکەش هەم ناحکومی و هەم حکومیش لایەنی سلبی ئیجابی خۆی هەیە. من مناڵێک ئەگەر بڵێن خانوویەکی 150 مەتریە بێت خۆم لە خانوویەکی 150 مەتری مناڵێکم هەیە بەمە باخچەیەک 150 مەترە ئایا هیچ گۆڕانکاریەک زۆر ڕوویە لەو مناڵەیە چێژ نبینێ لەو باخچەمانە بێ بینایەکی گەورەی هەبێ ئەبێ پرۆگرامێکی باشی هەبێ ئیتر لە هەردوو لە هەم حکومی و هەم ناحکومی ئێمە سوپاسی ناحکومیەکانەکەم لێرەوەکەوە یعنی ئەو دەرفەتیان بەخشیوە بۆ مناڵانەی کە نەیانتوانێت لە باخچە حکومیەکانە وەربگیرن بەڵێ جێی مناڵیان کردوێتەوە من
لێرەوە دەستخۆشییان لەکەم سوپاسیانێکم سەرپەرشتی ناحکومەکانمان کردو و سەرپەرشتی حکومەکانیش دەکەن لە هەمان کاتدا مهم ئەوەیە مناڵ لە ماڵۆداننیشێ بە تەنها بێ و تووشی نەخۆشی و خەمۆکی بێت و تووشی چەندین کێشەی تەندروستی و لانی کۆمەڵایەتی بێت. ئێمەش سپاسی بەڕێستەکەین کە لەم بەشەی بەرنامەکە لەگەڵ ئێمەدا ئامادە بووین. خاتوو بەناس ئەحمەد کە بەڕێزیان سەرپەرشتیاری باخچەی منداڵانی ڕۆژهەڵاتن لە سلێمانی سپاس بۆی کە لەگەڵ ئێمەدا ئامادە بووین. بەڵێ خۆشەویستان بەرنامە جوانی ئێوە زۆر زۆر سپاس مادوومان کردی. دەچینە لایەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان.